بەشێک لە چاودێرانی سیاسی جەخت دەکەنەوە بێلایەنی هەرێمی کوردستان وا دەکات سەقامگیری بگەڕێتەوە ناوچەکە. هەروەها پێیان وایە ئیرادەیەکێ دەیەوێ عێراق لەم بارودۆخە دوور بخاتەوە. شارەزایەکی سیاسی پێی وایە ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران و ناسەقامگیری عێراق کاریگەری لەسەر دۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان دەبێت و بێلایەنی حکومەتی هەرێمی کوردستان لەو بارودۆخەی ئێستای عێراق بە هەڵوێستێکی ئەرێنی وەسف دەکات و ئاشکراشی دەکا کە پێویستە هەرێم بەشێک بێت لە چارەسەرکردنی کێشەکان. سەقامگیری بەتەئید کاریگەری لەسەر وڵات دەبێت، لەسەر ئابووری وڵات دەبێت. ئەوەی کە ئێستا هەیە چ لە مەسلەی خۆپێشاندان بێت یان ئەو بارودۆخە ئەمنیەی کە ئێستا لە عێراقدا هەیە کاریگەری کردوتە سەر هەموو سکتەرەکان، چ سکتەری وزە و سکتەری ئابووری و بەیانی داراییش. بۆیە بەتەسەوور دەکەم ئەمە حاڵەتێکی گشتیە. ئەوەی کە گرنگە ئێستا چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بێکەوە بتوانن ڕوبەڕووی ئەم قەیرانە ببنەوە و چارەسەری ئەم قەیرانە بکەن، چونکە بێلایەنی عێراق و هەرێمی کوردستان کاریگەریەکی ئیجابی دەبێت لەوەی کە دووبارە بارودۆخەکە سەقامگیر بێت و ژینگەیەکی باش دروست بێت بۆ بژانەوەی ئابووری لە عێراق بە شێوازێکی گشتی. شارەزایەکی دیکەی سیاسی پێی وایە ململانەی ئێران و ئەمریکا مێژوویەکی قوڵی هەیە و پێشی وانە کە ململانەیەکە کۆتایی پێبێت و جەختیش لەوە دەکاتەوە کە ئەم بەریەککەوتنە دوای بەهاری عەرەبی ڕاهەندێکی دیکەی وەرگرتووە. ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی سەبارەت بە ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران وتی ململانەی نێوان ئەمریکا و ئێران ڕاهەندێکی مێژووی هەیە و لە ساڵی 1970 بەدواوە ئەم ململانەیە بەردەوامە. بەڵام لە دوای ساڵی 2003 و پرۆسەی ڕزگارکردنی عێراق و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا ڕوویاندا بابەتەکە ئاڵۆزتر بوو. دواتر لە بەهاری عەرەبیدا کۆمەڵێک ڕاهەندی تازەی وەرگرت. بێگومان لەم ڕۆژانەی ڕابردوودا بینیمان بابەتەکە تەسعیدێکی زۆری بەخۆوە بینی، ئەوش لە بەهۆی کوشتنی ینی قاسم سلێمانی لەلایەن ئەمریکاوە و دواتر پاشان کە ئێران کۆمەڵێک ینی موشکی ئاراستەی بنکە سەربازەکانی ئەمریکا کرد. ینی دۆخەکە باس لەوە بوو کە بەرەو ئاڵۆزی و بەرەو ناسەقامگیریەکی زۆر دەڕۆشت، بەڵام ئێستا وا دیارە ینی دۆخەکە بەرەوە دەڕوات کە هەردوو لە ناوێنێت تەسعیدکەن، ینی ئەمریکا ئەنجامی خۆی بەدەستێناوە، ئامانجەکەی خۆی بەدەستێناوە، ئێرانیش پێی وایە ئەوان ڕەدی ئەو کردەوەیان کردوێتەوە. من پێم وایە ئێستا بابەتەکە بەرەو دانوستان، بەرەو گفتوگۆ، بەرەو بەڕێوەبردننی سیراعەکە لە ئاسی تر نەک و ئاسی ڕوبەڕووبوونەوەی سەربازی. بە بڕوای چاودێران هەرێمی کوردستان کە لێک کاتدا لەگەڵ ئێران دراوسەیە و هاوپەیمانی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانیشە لەم نێوەندەدا پاراستن و ڕاگررتنی باڵانسی بۆ قورسە. بەڵام بەشداری نەکردنی پەرلەمانتارانی کوردی بەغدا لە کۆبنەوەی پەرلەماندا بۆ دەرکردنی هێزەبیانەکان لە عێراق و دواتر بەیاننامەی کۆبنەوەی لایەنە سیاسیەکان لە هەولێر دەری خست کە هەرێمی کوردستان دەیەوێت هاوسەنگی دۆخەکە ڕابگرێت و پەیوەندی لەگەڵ هیچ کام لە ئێران و ئەمریکا تێک نەدات. لەلایەکی دیکەشەوە کار بۆ هێورکردنەوەی دۆخەکە بکات.